تەها خەلیل ناسرا و حاجی ئەکرەم ئەو هونەرمەندەی نواندن شەرمی لێ دەکرد. عەشقی هەر کەسێک لەوەدا دەردەکەوێت کە لە ژیانیدا هەوڵی بۆ دەدات و لە مەرگیشدا بیەوێت هەر لە پێناو ئەوەدا بمرێت. بە زمانی جوبران خەلیل جوبران ئەوانەی ئەهلی نیوەڕێن لە هیچ شتێکدا براوە نابن. تەها خەلیلی ناسرا و بە حاجی ئەکرەم ئەو عەشقی هونەر و شانە و نواندنە بوو کە نەک هەر ژیانی خۆی پێدا بەڵکو بەردەوام دەیوت تاکە ئاواتم ئەوەیە لەسەر تەختەی شانۆ یان لە کارێکی هونەریدا کۆتایی بە ژیانم بێت. ئەمەیان ئەوجی عاشق بوونە بەرامبەر بەو کارەی کە مرۆڤ هەڵی دەبژێرێت. حاجی ئەکرەم ئەو هونەرمەندە مەزنەی کووردە کە تەوافی حەقیقی بە دەوری دەقدا دەکرد و شەخسیەتی ناو دەقەکەی خۆی بە تەواوەتی زیندوو نیشان دەدا. چەند دەق لە ناو ئەودا دەژیا دوو بەرامبەر دەقەکەشی لە ناو ژیانی دەکرد. بە جۆرێک نواندنی دەکرد گەرنەوترا بە ئەوە دراما و شانۆیە جیاوازیت نەدەکرد لەگەڵ ژیانی حەقیقی. بە دەگمەن هونەرمەند هەیە نواندن لە خۆیدا بە جۆرێک بکات کە بینەر واهز بکات گەر لە ژیانی حەقیقیشدا بێت کاردانەوەکانی هەر بەو جۆرە دەبێت. بوەچێتەوە قسەم کات با درێژ بکات وەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی کە هەرچێکی ناوی خۆیە ئەبێ سەریم تاشم ئەبێ بە پەنگی بکەم من هەتا دزێکم لە کۆڵە بێتەوە دەردێنێت زیتر دەمم لێ کاتەوە پەلامارمەیە ئاوام لێ بێت ئاوام لێ بێ لە بەردەمی زیتر وحەتە کوێر و تەلەکە چییە بەمن بڵێ وەڵا بەشی پێکەم. ساڵی 1940 لە گەڕەکی مەڵکەندی شاری سلێمانی تەها خەلیل ناسرا و بە حاجی ئەکرەم لەدایک بووە. لە ساڵی 1949 لە تەمەنێکی زۆر منداڵیەوە بەشدار دەبێت لە شانۆگەریەک بە ناوی قوربانیەک لە ڕێگای داوێن پاکی. ساڵی 1958 بەشی شانۆ لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری بەغداد تەواو دەکات. حاجی ئەکرەم ناوەستێت و بەردەوام دەبێت لە خزمەتکردن، لەلایەک دەبێتە مامۆستا و لەلایەکی تریش وەک نواندن بەردەوام دەبێت لە گەیاندنی پەیامەکانی. هەڵوێستەکانی حاجی ئەکرەم بووە هۆی ئەوەی لە سەردەستی بەعسیەکان فشاری بۆ بهێنرێت و لە کایی پەروەردە دوور بخرێتەوە. بەشێک لەو کارانەی حاجی ئەکرەم نواندنی تێدا کردووە. شانۆی میراتی ساڵی 1983 لالۆ کەریم ساڵی 1970 و هەر لەو ساڵەدا بەشداری دەکات لە نواندێکی تر بە ناوی تەنەکە. دوای ڕاپەڕین و شوێنگرتنی کوردەکان لە ناوەندی شارەکاندا حاجی ئەکرەم زیاتر لەسەر شاشەکان دەردەکەوێت. بە جۆرێکی وەها حاجی دەبێتە میوانی هەر ماڵێک و دەنگ و ڕەنگی ئەو دەبێتە ئاشنا لای هەموو کورد و ئێستاژ یادەوەریەکانی لە ناو خەڵکدا بە زیندوی ماوەتەوە. حاجی ئەکرەم لەگەڵ دراماکانی دەرهێنەر حسێن میسری بەشداری سەرەکی هەبوو. کوردوتەنی زۆر جار دەوترێت قەدری زێر لای زێڕەنگەرە. دەدوت میسری زێڕەنگەرە و بە تەواوەتی مەعدەنی زێر ئاسای تەها خەلیل شارەزا بووە و دەیزانی لە هەر درامایەکدا بوونی هەبێ ڕۆح بەبەر تێکستەکاندا دەکات. هەر بۆیە بەشداری سەرەکی هەبوو لە دراماکانی. ڕەشەی پۆلیس و حەسەنە فەنی و درامای جومعە لە کارە جوانەکانی بوون. سەرباری ئەمەش بەشدار بوو لە درامای نامەکانی ئەشرەف و دەیان کاری تریش. گەرچی چەندان جار خەڵاتی وەرگرت لە پای کارەکانی بەڵام ئەو دەیوت خەڵاتی من ئەو کاتەیە خەڵک دەست بە سنگیەوە دەنێ بۆم و نرخاندنی هەیە بۆ کارەکانم. حەڤەی مانگی 11 ساڵی 2010 تەها خەلیل ناسرا و بە حاجی ئەکرەم بەهۆی نەخۆشیەوە گیان لە دەست دەدات و لە سەیوانی سلێمانی بە خاک دەست پێدرێت و بۆ هەمیشە دراما بێناز دەکات.